زۆربەی کوت لە براوەکانی هەڵبژاردن لەناو ئەم هۆڵە حزوریان هەیە بەشێکی زۆریان جگەلەوەی کە لەناو کۆڕبەندەکەیە کۆمەڵێک بابەت باسەکرێن لەسەر هەلو مەرج و بارودۆخی ناوچەکە بێگومان لە پراوێزە قسە لەسەرەوە ئەکرێت کە لە عێراقی داهاتوە حکوومەت چۆن جەم پیرۆزبایی لە یەکتر دەکەن ئەمڕۆ زۆر مناقەشات دەکرێت لێرە جەنابی سەرۆک وەزیران ئەمڕۆ کۆکەرەوەی هەموو لایەنەکان پۆلیسی هەموو ئەطرافی عێراقی لێرە ئامادەیان هەبێت تقریبا ئەمڕۆ قسەی دەمی لایەنەکان بە دیارەکەوێت هەر کەسێ و ئەوێت لە حکوومەتی داهاتی عێراقات چۆن بێت بۆیە ئەمڕۆ گرنگیەم کۆڕبەندە لەوەیە کە وەکوتم عێراقی دوای هەڵبژاردن بۆ ئەم مەبسی دوای هەڵبژاردنەکە بەڕێوەچێت لە بارودۆخێکی حەساسایە و سکێکی پێگەێنانی حکوومەتی داهاتوی عێراق من پێم وایە ئەمڕۆ لێرە ئەکێشرێت ناڵێم حکوومەتی عێراق پێگێت ئەمڕۆ مناقەشەی جددی ئەکرێت لەبەرەوەی کە جەنابی سەرۆک بارزانی لێرە ئامادەی هەیە خۆتان نەزانن کە لیستەکەی وەکو گەورەترین حەزب لە عێراق دەتوانێت دەنگێکی زۆر بەدەست بهێنێت بۆیە ئەمڕۆ بەشێکی زۆریان ڕوودەمیان بە جەنابیان پێشتر هەر خۆت بووی پرسیارت کرد لە جەنابی سەرۆک وەزیران کێ استحقاق و مافی کورد پابەندی بە دەستوری نظامی دەستور لەناو بەرنامەکەیە بێت بە جددی نەک بە قسە بڵێ ئەوە بە هەند وەرەگیرێت لەلای واجبە زۆر قورسە بیخەیتە ملی مێبس ئەمڕۆ مناقەشەیەکی جددی تیا ئەکرێت بەڵام کێشەی کورد لە ڕۆژوڵاتی ناوەڕاست چارەسەر ناکات ئەمڕۆ حیوار و گفتوگۆ کە ڕێگا باشەکەیە ئەمە پێمان وایە ئەم کۆڕبەندەی کە جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی هەموو ساڵێک لە دهۆک لێرە هەوڵەدات کە لە هەموو جیهانەوە خەڵک بێنێ کۆی بکاتەوە لێرە قسەی خۆیان هەبێ قسە بکەن قسە و حیوار و نزیک بوونەوە باشترین شتە و بێگومان کاریگەری ئەبێت بەڵام بەو جۆرە ناکات.